NRT لە بەدواداچوونێکی مەیدانیدا وردەکاری و زانیاری نوێ لەسەر چۆنیەتی کوژانی هەڵسوڕاوێکی پژاک و چالاکیێکی سیاسی لە شارۆچکەی پێنجوێن ئاشکرا دەکات. ئەمە شوێنی سووددانی تەرمەکەی کاکستێق ئەم ئەم بەشە شوێنی سووددانی تەرمەکە حەوت و 5 دقیقە و 6 دقیقە جنازەکەی دەگرابەیەوە. چەند فیشێکی پێوە کاکستێق؟ بەو جۆرە کە دکتۆرەکان وتویانەوە لە کاتی شۆردن و شتیە کە دەفن کراوە ئەڵێن 8 بۆ 9 فیشێکی پێوە. بە پێی بەدواداچوونەکان 2 کەس لەسەر ڕووداوەکە دەستگیر کراون و ئێستا ئۆتۆمبیلەکە لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەردا گیراوە و لە بنکەی پۆلیسی شارۆچکەی پێنجوێنە. بە پێی زانیاریەکانی NRT خوێن و کەلەپچە و چەند فیشێکێک لە ئۆتۆمبیلەکەدایە و چەند پێناسیشی تێدا بووە کە ئێستا لە دەستی پژاکدایە. پژاک لەسەر ڕووداوەکە پەنجەی تۆمەت بۆ دەستگای ئیتلاعاتی ئێران ڕادەکێشێت و دەڵێن خۆیان لێکۆڵینەوە دەکەن. بەرپرسیاری سەرەکی یەکەم ئێمە ئیتلاعات لەوە بەرپرسیارە بینین، بەڵام ئەو سەرداوانەی کە ئێستا هەیە هەندێک شتەکەی دیکە ئەگەری ئەوە هەیە، چون لە هەرێمی کوردستانە ئەو شتە کراوە، لەم دیوی سنوور ئەو کارە کراوە. ئایا کەس ئایا لایەن لە ترورکردنی هەواڵ کەمال و وەستاسدیقا بەشدارن یا بەشدار نین؟ بۆ ڕوونکردنەوەی ئەوە تا ئێستا ئێمە لێکۆڵینەوەیەکەین. کەمال شێخزادە کاڵسوڕاوێکی پارتی ئازادی کوردستان پژاکە لە بنەڕەتدا خەڵکی شارۆچکەی پێنجوێنە لە ساڵی 2007ەوە پەیوەندی بە پژاکەوە کردووە و هاوسەرەکەشی باز لەوە دەکات پێشتریش هەڕەشەی لێکراوە. چەند جارێ لە ڕێگەی تەلەفۆنەوە چەند جارێکیش بە شێوازی پلان بۆ دانان، بەڵام چەند پلانێکیان پوچەڵ بووە. 2 ساڵ بەری ئێستش گروپێکیان دەستگیر کرد کە دانیان بەوە دانا بۆ تیرۆرکردنی شەید کەمال هاتوون. ئێمە چاوەڕێ بووین بۆ جەلەسەی سیام حاکم بڕیار بدا، بەڵام بەداخەوە دوای ئەوە محکەمەش کۆتایی پێها و ئەو مەلەفەش داخرا. بە پێی گێڕانەوەی کەسە نزیکەکانی کەمال شێخزادە بکوژەکانی لە دوای چەند جارێک پەیوەندی و بینینی هەڵسوڕاوەکەی پژاک لەسەر کارکردن لە پرۆژەیەکی بازرگانیدا ڕێکەوتون. ئەم کەسانە کە هاتوون و کاریان کردوە سیارەیەک لە جۆری جیا مدل بەرز بووە، سپۆرتاژ بووە، نازان مدل بەرز بووە، بەکرێیان گرتووە هاتوون ئەو تاوانیان کە ئەنجام دراوە، دەو شوێنە ئەو تەرمەیان فڕک داوە. دیارە ئەم کارە بە تەنها بەو سیارە نەکراوە، لەوێ هەر لەو سیارەیە کاکسدیق شەید کراوە و فڕێراوە. کەمال شێخزادە پێش ڕاپەڕین پێشمەرگەی یەکێتی بووە و دواتر وازی هێناوە و وەک کەس و کارەکەی دەیگەڕنەوە پێش کوشتنیشی چەندین جار لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە، بە تایبەت لە ڕووداوەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر. ئەوانە پایگەکان ئێرانن هاتوون دەگرۆ بیبەنە ئۆدیۆ بۆیان نەچووە ئالەگرا ئەمە شوێنەکەیەتی جەنازەکەیان فرەداوە ئەوێ ئەوە شوێن جەنازەکەیە. ئاڵاوشیار NRT شارۆچکەی پێنجوێن.